سڵاو هاوڕێیان، ئەمە شاهۆزە، زۆر چالاکە و هەمیشە حەزی لە یاریکردنە. بەڵام دەزانن چی؟ کاتێک یاری دەکات چەندین شتی بچووک دەچێتە سەر دەستەکانی. ئەوان زۆر بچووکن و بە چاویش نابینرێن. کاتی نان خواردنە و ئێستا شاهۆ زۆر برسیەتی. بەڵام ئەی میکرۆبەکان چی؟ شاوزگیان پێش ئەوەی نان بخۆین پێویستە پاڵەوانەکانمان بەکاربێنین. پاڵەوانەکان بابە. ئاو و سابوون پاڵەوانەکانی دەشۆرینن. سەرەتا دەستەکانت پەڕ بکە، دواتر سابوونیان لێ بدە و سابوونەکە بەناو دەستتدا بڵاو بکەرەوە. بیستچرکە دەستشۆرینی نێوان پەنجەکان و پشتی دەست و ناولەپی دەستت. دەستەکان بە ئاوی پاک بشۆرەوە. لە کۆتاییدا بە خاولی یان کلێنس دەستت وشک بکەرەوە. هەنگاو بە هەنگاو پاڵەوانەکانمان میکرۆبەکان لەناو دەبن. 1 2 3 ئەو سیرکەن میکرۆبەکان هەڵدێن و ون دەبن. ئێستا دەستی شاهۆ زۆر پاکە، هیچ میکرۆبێکی لەسەر نییە، دەتوانێت بە ئاسوودەیی نانەکەی بخوات و تەندروست بێت. تۆش دەتوانیت ببیتە پاڵەوانێکی دەستشۆرین. لە ڕۆژی جیهانی دەستشۆرین با پێکەوە ژیانێکی تەندروست دروست بکەین.